ئەو کاتتان باش من هێمن مامۆستای پەروەردەی موزیکم دیارە پەروەردە لەسەر چەند سێکتەر و کۆڵگەیەک بنیاد دەدرێت یەکێک لەو کۆڵگە بەهێزانەی پەروەردە موزیکە بۆیە ئەگەر بمانەوێ باس لە موزیک بکەین کە کاریگەری هەیە لەسەر پەروەردە چەند خاڵێک لێرەدا کۆیان دەکەینەوە جیا لەوەی کە موزیک زمانێکی جیهانیە بێگومان کە منداڵ فێری موزیک دەبیت دیارە فێری زمانێکی جیهانی دەبیت منداڵ لە ڕێگەی موزیکەوە فێری ڕێخستنی دەنگەکان دەبیت جیا لەوەش فێری ماتماتیک و فیزیک دەبیت لە ڕێگەی موزیکەوە دەستکاریکردنی ئامێری موزیکی لەلایەن منداڵانەوە منداڵ فێری مۆسیقا دەکات وەتا منداڵ لە ڕێگەی دەستکاریکردنی ئامێری موزیکیەوە فێری ئامێری موزیک دەبێت و جیالەوە کاتە بەتاڵەکانی بە مۆسیقا یان موزیک دەباتە سەر منداڵ لە ڕێی موزیکەوە فێری هەستی نیشتیمان پەروەری و خۆشویستنی خاک و نەتەوە دەبێت منداڵ لە ڕێی موزیکەوە گزارش لە ناخی دەکات وەتا مۆسیقا تاکە هۆکارە بتەوێت ئەو شتێکە لە ناختەیە دەری بکەیت کاریگەری لەسەر نەش و نمای منداڵ هەیە وەتا کۆمەڵێک گرنگی زۆر بەپێز لە مۆسیقا کە دەتوانین لە ڕێگەی پەروەردەوە بەکاریبێنین